پرۆژە خێرخوازیەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە شار و شارۆچکە جیاوازەکان 44,673 خێرزان بە بڕی 1,691,423,000 دینار لێی سوودمەند بوون. لە مانگەدا دەستگای خێرخوازی بەخشین 12 پرۆژەی جیاوازی لە سەرتاسەری کوردستان ئەنجامدا بە دابینکردن و کڕینی 11 خانوو بۆ هەژاران، هاوکاریکردنی 500 لە نەخۆشانی گورچیلە، دابەشکردنی 6,723 سەبەتە خۆراک لەگەڵ هاوکاریکردنی 1,076 منداڵی بێباوک و پێدانی موچە بە بێباوکان بە بڕی 439,128,000 دینار. سەرجەم پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ خزمەتی هەژاران و مناڵانی بێباوک ئەمڕۆ بە پایان گەشت و نەتیجەی کۆتاییەکەی ڕادەگەیەنین. لێرەوە زۆر سوپاسی خوای پەروەردگار دەکەین کە فەزڵ و نیعمەتی خۆی پێداین کە بتوانین لەو مانگە پیرۆزەدا خزمەتی هەژاران و مناڵانی بێباوک و خاوەن پێداویستی تایبەت بکەین. لێرەوە دوای سوپاسی خوای پەروەردگار زۆر سوپاسی سەرجەم ئەو خێرخوازانە دەکەین کە هاتن بەدەم پرۆژەکانمانەوە و لە ڕێگەی ئێمەوە دڵی مناڵانی بێباوک و ماڵە هەژارەکانیان ئاوەدان کردەوە و دڵخۆش کرد. سەرجەم پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین 44,673 خێزان لێی سوودمەند بوون بە بڕی 1,691,423,000 دینار. بۆیە لێرەوە ئێمە سوپاسی خێرخوازان دەکەین کە هاوکاری و پشتیوانی دەستگای خێرخوازی بەخشینین بە درێژایی ساڵ لە پرۆژەی ئەم ساڵیشدا. سوپاس بۆ خوای گەورە و ئێمە توانیمان کە 44,673 خێزان دڵخۆش بکەین. هاوڵاتیان و کەم دەرامەتان باز لەوە دەکەن بەخشین بۆ ئێمە شوێنی حکوومەت و باوکیشی گرتۆتەوە. دوعای خێریش بۆ خوددا پێداوان دەکەن کەوا توانی ویانە لە ڕەمەزاندا هاوکار و دەستبارگری زۆر باش بن. پیاوەکەم ئەمەلەیە جاروێ هەیە جاروێ نییە، مندارەکەشم و هەشت سارە نەخۆشە، دەستخۆشی پێیان دەکەم کە هەموو سارێ یارمەتی نەخۆشخانەی کە نانەکەلی دەدەن. خوا خێری خێرخوازان بنووسی کە خوا خێری ئێوەش بنووسی. ماریان ئاوابی کە هاوکاری ئێمە دەکەن، چ بە زۆرەی بی چ بە کەمەی بی. خوا خێریان بنووسی یا ڕەبی. خوای گەورە سەد هەندێکیان بەستەدا دەبارێنی. ژیانێکمان لەوەی وانە دەستەکەتان خۆش بی، خوا خێرتان بنووسی. ئەمە ژیانیمان بە مهمگەوەیە. وەڵا ژیانمان ناخۆشە. لە خۆ کچەکەم خێرخواز خانیان لۆ کردی. لۆ خۆم نەخۆشی دەرمایە سووکەری هەفتانە پووسەکەشم. لۆ خۆ کچەکەم کچەکەشمانە نەتەمەنی سادە. بەخشین هەر لە مانگەدا 23 کورسی شەحنی بۆ خاوەن پێداویستیانی تایبەت و 5 ماتۆریش بۆ بژێوی ژیانی دابین کردووە. هاوکاری 384 کەس لە نەخۆشانی شێرپەنجە کراوە. جلوبەرگی جەژنیش بۆ 3,000 منداڵی بێباوک دابین کراوە. ئێوارەخوانیش بۆ 30,000 کەس ئامادە کراوە کا لە سەرتاسەری کوردستان 44,673 خێرزان بە بڕی 1,691,423,000 دینار تێچووەکەی بووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.